مهوانك مهل باجار هلسینکی پایتخت فینلندا لکشور و قاره اوروپا برز لیلا میروتی پسپورا زانستن سیاسیان ام باشتر بیجن دکترای زانستن سیاسی هیا برز لیلا تو بخیر هاتی سر چاوه من bu sorumluluğumuzu Laurez'in hele hizmeti o binerensen ve sparsakan bu daveteken. سرچام ولی بسیار من او شر و پفچونن و چند روزن داویه این در بازبوی این روز آوای ولات سوریه چاوان نرخینی دیار وزکی سوریا بارودوخی زور آلوزه ولی من بارودوخم آلوزی نگریتو فقط با انکاتی که گروپی احمد شرحاتونه که سرکار اگریتو با میجویی که حلو کاتل دهی حفته کنه که حافظ اسد هات سرکار بدوای و پرکی هات نسرکار بهوی اوی که امان یک دانه دولتی ناوندیان بو حاضر نبون که قدرت دەسەڵات تەقسیم کەن لە ناو گروپهای جۆراجۆر و لەبین خەڵکی کە وەکو کوردەکان وەکو مەسەلەن دەروزیەکان یا وەکو عەرەبە سونیەکان ئەم کێشە هەر ئێدامەی پیا کرد دوای ڕوخانی دەوڵەتی بەشار ئەسەدیش دەوڵەتی کاتی کە هاتووەتە سەرکار دەوڵەتی ئەحمەد شەر بەو شێوەی کە ئێمە دەیبینین نەهاتووە ئەو قدرەت و دەسەڵاتە لە نێوان گروپگەلی جیاوازە تەقسیم کا بەڵکو ئەویش من وا دەیبینم کە گەلەکێتی هەر ئەو ڕەوش و هەر ئەو ڕێگای کە خانەوادە و بنەماڵی ئەسەد ڕۆشتون هەر ئەوە بەردەوام بێت بۆی بە بۆیە ئەبینین لە ناوچەگەلی جیاوازی سووریا بەتایبەت لە لای عەلەویەکان ئەم کێشە پێش هاتووە ئەلبەتە ئێمە نابێت دەستی دەرەکی بەتایبەت کۆماری ئیسلامی لە بەرچاونێک دیندارە کۆماری ئیسلامیش ئەتوانەیە بۆ ئەوەی کە عەلەویەکان تەحریک کاتوە بە شێوەیەک بڵێک ڕوبەڕووی دەوڵەتی ئەسڵی سووریا دەوڵەتی کاتی سووریا بوێستن حتا ئیمکانی هەیە کە کۆمەکیان کا کۆمەکی هێز و چەک و ئەوانەیان کاتیا ڕاهنماییان کا بۆ ئەوەی کە ئەو شتە زۆرتر ئاڵۆز بێ بەڵام مەسئلەی ئەسڵی من پێم وایە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەم وڵاتە ئێمە شتێک بە ناوی هێزی خەڵک نابینین یعنی هل لو دمتا لدوري خانوادي أسد بنمالي أسد وحتى لدوري أحمد شر اشتيك بناوي قبول كردني هذه ديمقراطي قبول كردني أويك شيء إراديكي آزاد لەناو خەڵکا بێ خەڵک بۆ خۆیان تەسمیم بگرن خەڵک بن بۆ خۆیان چارە نووسی خۆیان دروستکەن بەداخەوە تا بە ئیستا دروست نەبووە ئەوەش بووە بەهۆی کێشەی زۆر ئێمە ئەبینین عەلەویەکان دەروزیەکان کوردەکان زۆر لە گرۆپگەلی کە جیاواز چون سووریا وڵاتێکی فرەنەتەوەییە ئەمەشێ لە نەزەر بگرین بۆیە ئەگەر ئەمانە بە ئەنازەی خۆیان هێزیان نەبێ دەسەڵاتیان نەبێ دەوڵەتێکی فرەیی پێش نێ لە وڵاتە ئەم شەڕ و پێکدانە هەر ئیدامە پەیاکە دیارە دەوڵەتهای ناوچەی هەرکامیان ئەتوانن لەم بارودۆخەدا هەرکامیان کاریگەر بن یا کاریگەری پۆزیتیڤ بن یا نێگەتیڤ یعنی یا بە چاکی یا بە خراپی بەڵام ئەوەی کە دیارە تا ئەم کاتە کە من لەگەڵ ئێوە قساکەمە هەروە خۆشتان ئاماژەتان پێکرد زۆرتر لە 1000 نەفەر کوژران دیارە کاریگەریەکە زۆرتر کاریگەریەکی نێگاتیڤ و منفی بووە یعنی ئەو کوشتارە نیشانیات کە ئەگەر دەوڵەتی کاتی سووریا نەتوانێ بڕیارێکی باش بات و نەتوانێ ئەو دەوڵەتێکی فرەی دروستکات لە داهاتووە لەگەڵم کێشانە هەر ڕوبەڕوە بێتەوە باشە گەلێک کەس دەبێژن ئەگەر هەیە جۆراگەدەن شەڕی ناوخۆ لە سووریا چێ ببە دەدەمین بەهۆریدا عەلەوی ئەم کوشیعین عەلەوی سەردەست بوون نەهاژی عەرەبن سونی سەردەستن ئەگەر هەیە ئەو شەڕ درێژی هەبە ئەگەری هەیە ئەو شەڕە درێژ بێت من پێم وایە ئیمکانی هەیە ئەگەری ئەوەی هەیە کە ئەو شەڕە درێژ بێت و ئەگەرە و دەوڵەتە نەتوانێت دەوڵەتی کاتی نەتوانێت بە هێزێکی یاسایی نە بە قدرەت و دەسەڵات و بەهێزی ئەسلحە ئەگەر ئەو کێشە چارەسەر نەکابن پێم وایە ئەو کێشە توانێت زۆرتر و گرنگتر بێت حتا ناوچەکە بگرێت بچێتە ناوچەی دەروزیەکان لە لازەقیە و تەرتوس و ئەو منتەقە عەلەوی نشینەکان زۆرتر بڕوات بۆ نمونە من پێتان ئەڵێم مەسەلەن بۆ نمونە چەند مدەت لەمە و پێش دەوڵەتی
کاتی سووریە کە کنگرەیەکی بوو لەگەڵ گروپگەری جیاواز بۆ نمونە کوردەکانی دعوت نەکردبوو ئەوانەی ڕۆژاوای دعوت نەکردبوو هەموو ئەمانە بخوای نەتوانن کێشە دروستکەن یعنی من پێم وایە بەخشێکی گرنگ لە کێشەکە ئەگەڕێتەوە بۆ هەڵسوکەوتی دەوڵەتی کاتی ئەحمەدوشەر بە ئەو گروپەی کە ئیسە لە سەرکارن ئەوەی کە ئەو دەوڵەتانێکیش وەکو دەستی دەرەکی خەریکە وەزعیەتەکە ئاڵۆستر و ئاڵۆسترەکەن و ئەوەشمان لەبیر بێ ئەو خەڵکە بەداخەوە تەجروبێکیان لە دموکراسی لە توولی ئەم چەند ساڵە نەبینیوە و ئیسەکە یا هێز و دەسەڵاتیان لێ سەندات یا هێز و دەسەڵات کۆتەتە دەستیان ناتوانن ئەو شتە بە شێوەیەکی بەرابەر بە شێوەیەکی ئاسایی لە نێوان خۆیانە تەقسیمی کەن ئەمیش بۆ خۆیتوانێت کێشێکی گەورە بێت. بله هر وەکو تو لە ناوەندن بریارên لە ڕۆژاوای ئەوروپا ژیان دەکە لەوێ civaka navdewletî çawan komelgeha navdewletî çawan nêzîkî wê mijarê dibe û yê helbêsta wan yê çawa be هەڵوێستی کۆمەلگای نێودەوڵەتی دەبێت تەقسیمکەین بەخشێک لە کۆمەلگای دەوڵەتی دیارە وڵاتای ڕۆژاوایین یا مثلەن زلهێزێک وەکو ئەمریکایە بەخشێکیش لە کۆمەلگای دەوڵەتی ئەگەڕێت و ئەو دەوڵەتانی کە لە ناوچەکە هەن لە ڕۆژهەڵاتی ناوڕاستن وەکو ئێران و عەرەبستان و تورکیە و قەتەر و ئەو وڵاتانی کە زۆربیان هاوسەی دەوڵەتی سووریەن بەڵام وڵاتای ڕۆژاوایی بە وڵاتای مثلەن وڵاتێک وەکو ئەمریکا زۆریان بۆ گرنگ بوو حتا وتوبێژێک لە نێوان دەوڵەتی ئەحمەدوشەر و گروپگەلی جیاواز مثلەن کوردەکان لە نێوان قامیشلۆ مثلەن دەمشق ئیجاد کەن بەڵام ئالم کات و ساتە من پێم وایە هەڵویستیان ئەتوانێت زۆر گرنگ بێ هەرچەند هەڵویستی ئەمانە هەمووشیان یەکدەست نییە یعنی بە پێی بەرژەوەندی خۆیان ئەجوولێنەوە هەم وڵاتە ڕۆژاواییەکان هەم وڵاتەکانی ناوچە هەرکام لەمانە بە پێی بەرژەوەندی خۆیان ئەجوولێنەوە بەڵام مەسئلە ئەوەیە کە لەکوێ ئەتوانن بەرژەوەندیەکی هاوبەش بەیاکەن کە ئەم قەیران و ئەم کێشە لە سووریا تەواو بێت بێ ئەوەی کە خەڵکی مەدەنی خەڵکی سیڤیل یا گروپگەلێک وەکو کوردەکان وەکو مەسەلەن دەروزیەکان عەلەویەکان زەرەرێک ببینن مەسەلە ئەوەی کە چۆن نەتوانن ئەم شتە پەیاکەن من ئەوەشتان ئەرزکەم بۆ نمونە وڵاتای ڕۆژاوایی بەخشێک لە سزا ئابوووریەکانیان ناڵێم هەمووی بەخشێک لە سزا ئابوووریەکانیان بۆ دەوڵەتی کاتی سووریە بەخشی کریان و سزا ئابوووریانە تەواو دەکەین بۆی کە دەوڵەتی کاتی سووریە بتوانێت وەکو دەوڵەتێکی ئاسایی بەهەرحاڵ ژیانی خۆی پێک بێنێت وەکو بەخشێک لە کۆمەلگای نێودەوڵەتی قبولیکەین بەڵام ئەمە بەو مەعنا نییە کە وڵاتای ڕۆژاوایی بەتایبەت ئەمریکا دەسەڵاتیان نەبێ یان نەتوانن کە لەو بارودۆخەتا مداخلە بکەن ئەتوانن مداخلەکەن بەڵام کێشە ئەوەیە کە بەرژەوەندیەکان ئەوە جیاوازە ئەوە زۆرە لە نێوان زلهێزەکان و هەروە لە نێوان دەوڵەتای ناوچە بۆیە ناتوانن بگەێنە نەتیجێک ناتوانن بگەێنە هاوفکریە هاوبەشیەک بۆ ئەوەی کە ئەو وڵاتە سەقامگیر بێت و حتا دەوڵەتی کاتیش خودی دەوڵەتی کاتیش زۆری نەق لەسەر دەوڵەتی کاتی ئێستا بۆ خۆی لەژێر پرسیارە کە بۆچی کارێکی کردە لە تولی ئەم مدەتێک کە هاتووەتە سەرکار ئەیتوانی ئاڵوگۆڕێکی زۆر ئەنجام بات بەڵام هەرو کوشت و کوشتارێک کە ئەنجام بووە دیارە کە دەوڵەتی کاتیش وەکو شتێکی ئاسایی وەکو شتێکی قانونی ئەمەڵی نەکردووە ئەویش بۆ خۆی ڕەخنەی لەسەرە مەسئلە ئەوەیە کە دەوڵەتای ڕۆژاوایی چەندێک کە توانن گوشار بێن لەسەر دەوڵەتی کاتی سووریە دەوڵەتی ئەحمەدوشەر کە بتوانێت دەوڵەتێکی بەاصطلاح فرەیی دروست کات. بله ئەگەر چه سناریۆیەکە لە ڕۆژاوای کوردستانê هەیە و کاربدەست و ڕایدار و بەرپرسین ڕۆژاوای کوردستانê چه بکەن باشترە؟ ڕۆژاوای کوردستان بارودۆخێکی تایبەتی هەیە بە تایبەت لە دوای ئەو پەیامی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لەسەر مەسەلەی سڵح و پرۆژەی سڵح تەرحی کردووە لە زیندانی ئێمرالی بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئەوان ئەوەیە کە ئەوان دەبێت سیاسەتێکی سەربەخۆیان بێ یعنی ڕۆژاوای کوردستان دەبێت سیاسەتێکی سەربەخۆی بێ ئێمە ئەگەر حتا ئیدۆلۆژیەکانیش لە بەرچاو نەگرین مەسئلەی ببخشن ئەگەر ئیدۆلۆژیەکانیش لە بەرچاو نەگرین ئەوەی کە زۆر گرنگە سیاسەتی کوردیە ئالەم وەزعیەتا کە لەسەر ڕۆژاوا حاکمە دیارە بۆ ڕۆژاوا گرنگە کەشت چاوی لە ئیدۆلۆژیەکە نەبێت ئەوەی کە بۆی مهم بێت ئەوە بێت کە بتوانێت بە زوبانێکی نەرم بە دیپلۆماسیەکی چاک بەڵام بە هێزێکی سیاسی و نظامی قدرتمەند بێتە پێشۆ بۆ کورد بە تایبەت لە ڕۆژاوا زۆر گرنگە کە بتوانێت هاوپەیمانی چاک بۆ خۆی پەیاکە ئێستا هاوپەیمانی
ناو سووریا بۆ کوردەکان بە سوورەتی تەبعی ئەتوانن دەروزیەکان بن، ئەتوانن عەلەویەکان بن، ئەتوانن گروپگەری جیاواز بن لە ناوخودی سووریا. بەڵام لە باری ناوچۆ لە باری منتەقەیش ڕۆژاوای کوردستان ئەرسانم کرد دەبێت سیاسەتێکی تایبەتی بێ، خۆی دەبێت لە حیزبە سیاسیەکانی ئەو دی و دوور خاتۆ کە احتمالی مەترسی ئەوە ببێت کە گوشار بێتە سەریان بەهۆی ئەوەی کە ارتباطیان لەگەڵ حیزبە سیاسیەکانی دەرەوە هەیە و لە تەرەفێکی کەیشەوە ئەبێ ارتباط و پەیوەندی خۆی لەگەڵ وڵاتای ڕۆژاواییە قوی کات وەکو مەسەلەن دەوڵەتی ئەمریکا، چون لە بیرمان نەچێ ڕۆژاوای کوردستان هێزەکانی ڕۆژاوای کوردستان کەسانێک بوون کە زۆرترین هاوکاری و بە ئیستلاح کاریان لەگەڵ هێزەکانی ئێتلافی بینالمللی دژە داعش کردووە. خۆ ئەوان نابێت فقط کار بکەن بۆ ئەوەی کە ڕۆژاوا لە ئاسایشا بێ، کاری ئەسڵی ئەوان ئەوەیە کە بتوانن ئاسایشێک ئەمنیەتێک و خۆسەریەک بۆ خۆیان دروستکەن. ئیمڕۆ دقیقەن ئەو کاتەیە کە بتوانن بە زوانی نەرم بە دیپلۆماسیەکی چاک بە ئێتحاد و ئێتلافێکی چاک بە هاوپەیمانیەکی باش لەگەڵ زلهێزەکانە خۆیان حفظکەن و قدرەت و دەسەڵاتی خۆیان لە ناوناوچەکە حفظکەن بێ ئەوەی کە گوشارێک لەسەر ئەوان بێ و بەداخەوە دەوڵەتی ئەحمەد و شەرعەکە لەگەڵیان باشە. بەرپرسên Rojavayê Kurdistanê her tem dibêjin em aşitiyê dixwazin pêkvejiyanê dixwazin lê eger hatu berpirsê din karbidestên din biryara wan ew şerri bi Kurdan bifirûşin wê demê Kurd çi bike baştir e؟ ئەگەر کێشە لەسەرەوەیە کە کورد لە تولی ئەم چەند ساڵە چەندێک توانوویەتی بەرهەمەکانی خۆی کۆکاتەوە، چەندێک توانوویەتی لە کۆمەلگای نێودەوڵەتی جێگای خۆی باس کات. دروستە ئەو شەڕەکە هاتووەتە بەرماڵی کورد دروستی نەکردووەوە، بە زۆر بەسەریا سەپاندویانە. بەڵام مەسئلە ئەوەیە کە کوردەکان ئەرسانم کرد بە زمانی دیپلۆماسی و بەهێزی سیاسی و بەهێزی نظامی زۆر گرنگە ئالم کات و ساتە کە حتا ئەگەری ئەوە هەیە کە هێزەکانی داعش دووبارە قدرت گرن و دووبارە ئەوانە مەترسیەکن بۆ خودی کوردستان، مەترسیەکن بۆ سووریا، مەترسیەکن بۆ وڵاتای هاوسێ. دەبێت کورد بتوانێت بە زمانی دیپلۆماسی ئەمە بە دنیای دەرەوە بڵێ، بە وڵاتای زلهێز بڵێ دەبێت قدرەتی خۆی لێرە بسەلمێنێ کە وەکو دروستەکە کورد بە نسبەتی زلهێزەکان بە نسبەتی مەسەڵەن حتا دەوڵەتی تورکیا قدرەتێکی نییە، بەڵام ئەشێ بە پێی موقعیەتی خۆی بەپێ ئەو شەرایەتی کە خۆی هەیەی دەبێت بیسەلمێنێ بە وڵاتای ڕۆژاوایی بەتایبەت بە ئەمریکا کە لێرە زۆر جێگایەکی گرنگی هەیە، چونە هاوپەیمانیەتی ئەتوانێ ببێت بۆ ساڵیانی ساڵ ببێت و لەگەڵ ئەو هاوپەیمانیەتیا کورد بتوانێ ئیسفادەی لێکا. ئەوەمان لەبیر نەچێت 50,000 داعشی ئیسە لە سووریا هەن کە زیندانین لە سووریا لە ڕۆژاوا زیندانین دی ئەمانە گەر ئازادکرێ نەزانن کولی منتەقەکە هەموو پڕە بێ لە داعشی هەیە کە هەر کامیان نەتوانن خەتەرناک بن. مەسئلە ئەوەیە کە کورد لێرە دەبێت پەیوەندیەک لە نێو سیاسەت و لە نێو هێزی نظامی خۆیان ئیجادکە و لەگەڵ گروپە چکولەکان وەکو عەلەویەکان و وەکو دەروزیەکان حتا لازم بێ لەگەڵ ئیسرائیلیەکان لەگەڵ ئەمریکا لەگەڵ هەموو ئەوانە لە پەیوەندی بێ کە بتوانێ هاوپەیمان بۆ خۆی دروستکە. بەتەنیا زۆر سەختە کە بتوانێت لە بەرابەر گوشاری بەخشێک لە هاوسەکانی دەوام بێنێ. باشە وڵاتێک وەکو تورکیا وڵاتێکە زلهێز هەیە ڕۆژهەڵاتە ناوین چاوان دکارە وان شەڕ و پەفچوونên سووریە مازن بکە یان jî kêm bike؟ ئەتوانم دەرهێکی کە بڵێنەوە ببوورن دەنگتان قەت بوو. Ez dibêjim welateke zilhêz wekû Tirkiye ku li rojhilata navîn e xwedî biryar e çawa dişêt ew şerrê navxweyê ku niha li Sûriyê dest pê kiriye bitemrînî yan jî zêde bike berfireh bike. دیارە دەوڵەتی تورکیا بۆ خۆی بەخشێک لە کێشەکەیە، ینی ئەو کێشە ساڵیانی ساڵ هەیە بەهۆی ئەوەی کە دەوڵەتی تورکیا هەمیشە ئەو ئتهامی خسوتە سەر ڕۆژاوای سووریە کە ئێوە لەگەڵ پێکاکا پەیوەندیتان هەیە و ئەمە شتێکی تازە نیە. ئەمە زۆرتر لە 40 ساڵە ئەو بیرروڕا هەیە لە ناو دەوڵەتی تورکیا کە ئێمە دەبێ بە شێوێک ئەو بزوتنەوە کوردیە لە ناوخودی تورکیا سەرکوب بکەین دوای ئەوەی کە منتەقەی خۆسەری ڕۆژاوا پێشە دروستکرا. دیارە بۆ دەوڵەتی تورکیا وەکو خەتەرێکی ئەمنیەتی بوو، ئەوان بخواین وەکو خەتەرێکی ئەمنیەتیان ئەیان بینیوە. ئیسەیش ڕێگاحەل ئەوەیە بەخشێک لە ڕێگاحەلەکە ناڵێن هەموو
بەخشێکی ئەوەیە کە ئەو نیروانەی کە دموکراتیکن لە ناوخودی تورکیا وەکو کۆمەلگای مەدەنی بەخشێک لە کۆمەلگای مەدەنی بەخشێک لە حیزب و هێزە سیاسیەکان کە لە تورکیا دژی ئەو باوڕە ناسیۆنالیستیە ڕادیکاڵە تورکیا هەن ئەوان ئیمڕۆ ئەتوانن کار بکەن ئەوان ئیمڕۆ ئەتوانن دەوڵەتی تورکیا وادار بکەن کە دەوڵەتی تورکیا ئەو هەریمە کاری بۆ هەریمە نەبێت چون دەوڵەتی تورکیا دەترسێ لە بیرمان نەچێت تورکیا هەمیشە ترسی ئەوەی هەیە کە منتەقەی خۆسەری ڕۆژاوا وەکو هەرێمی کوردستانی لێبێت کە پەیوەندیەکی نێودەوڵەتی هەیە سەقامگیر بووە و وەکو منتەقەیەکی هەریمی فەرمی ئەیناسن ئەوە بۆ دەوڵەتی تورکیا هەمیشە ترس بووە بۆیە لە وەختی ئاوا ئەمان دروستە قسە لە پرۆسەی ئاشتی دەکەن بەڵام بەڕاستی ئەو خودی پرۆسەی ئاشتیشی چی زۆر مشخص نییە زۆر ئەتوانم بڵێم شتێکی زۆر ئاڵۆزە معلومیە کە ئەو پرۆسەی ئاشتیە چۆن نەبێت و چۆن ئیجراکرێت و ئەساسەن چی بەسەر ئەو پرۆسەی ئاشتیە دێ لێرەیە کە هێزەکانی ڕۆژاوای کوردستان ئەبێ بۆیە ئەڵێم ئەبێ خۆیان لە حیزب سیاسیەکانی مەسەلەن پێکاکە ژیاکەنەوە کە بتوانن بمێنەوە ئەوە زۆر شتێکی گرنگە بەڵام ئەو کێشە هەر لە تورکیا هەیە حتا کێشەی ناوخۆی تورکیا حەل و فەسڵ نەکرێ مەسئلەی کورد کە بووە بە مەسئلەیەکی نێودەوڵەتی نە مەسئلەیەکی ناوچەی ئەگەر حەل و فەسڵ نەکرێ تورکیا هەر بەو شێوە ڕەفتارەکە جا فەرق ناکە دەوڵەتی ئەردوغان بێ دەوڵەت باخچەلی بێ یا هەر هێزێکی سیاسی کە بێ لە تورکیا من پێم وایە بە ئیسلامگەرا و بە اصطلاح بە ملیگەران ناسیۆنالیستەکانیش بە نسبەتی کورد هەر وەکو یەک ڕوانگەیان هەیە هەر وەکو یەک ڕەفتارەکان باشە نەها پرۆسە و پەیواژوویە ئاشتیە لە باکووری کوردستانی کاتیا ڕۆژاوێدا تورکیا یەک ji pêşmercê wan ew dibêje hem PKK hem jî hevalbendên PKK mebesta wan ya PJ û hêzin Şengalê çekên xwe danin bê şert û merc gelo eger heye ew yek bandoreke nerînî li ser jîn û jiyar û hêza Rojavayê Kurdistanê danê ئەگەر ئێمە قسەکانی ئیلهام ئەحمەد و ژنەرال مەزلوم عەبدیمان گوێدا بێ ئەمان بۆ خۆیان ئاماژەیان پێ کردووە کە ئەوان هیچ ارتباطێکی ڕاستەخۆیان لەگەڵ پێکاکانیەوە کامڵەن شتەکە جیایەوە حتا زۆر باس لەسەر ئەوەیە کە ئەو پەیامەی بەڕێز ئۆجالان پەیامێک نییە بۆ ڕۆژاوای کوردستان بەڵکو پەیامێکە بۆ ناوخۆی تورکیا بۆ پێکاکەوە بۆ باکووری کوردستان بەڵام دیارە ئەوە بەهانەیەکە بۆ دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی کە زۆر کات هێرش بباتە سەر ڕۆژاوای کوردستان و ئەوەیش زۆر گرنگە دەوڵەتی تورکیا نازام دەقیقەن کامیانەوە شتێک کتبوو چەند ماوە لەمە پێش کتوبی کە چ پێکاکە چەکدانێ چ پێکاکە هەڵبەشێتەوە یا هەڵ نەبەشێتەوە ئێمە ڕێگە نادەین کە منتەقەیەکی خۆسەر هەریمێکی خۆسەر لە ڕۆژاوای سووریە دروست کرێ یعنی دیارە ئەو بەهانە هەرها بەدەستیانەوە هەرچەند ژنەرال مەزلوم عەبدی ئیلهام ئەحمەد و ڕاهبەرانی ڕۆژاوای کوردستان بەخۆشی چاویان لەو پەیامی سوڵحە کرد کوتیانەوە توانێ بۆ خۆی کارێک کات کە ئیدی دەوڵەتی تورکیا هێرش نەباتە هێزەکانی تورکیا هێرشمێ نەهێنە سەر ڕۆژاوای کوردستان بەڵام من پێم وایە ئەشێ زۆر بە شەک و چاو لەو شتەکەین چون ئەوان ئەساسن بۆیان گرینگە کە ئەو منتەقەی خۆسەرە نەمێنێتەوە چ سوڵحی لەگەڵ پێکاکا بێت چ سوڵحێک لەگەڵ پێکاکا نەبێ من پێم وایە ئەو هەڕەشە هەر لەسەر کوردستان لەسەر ڕۆژاوای کوردستان هەیە بۆیە دەڵێم تا ئەو جێگا دەتوانن دەبێ هاوپەیمانی زلهێز و قدرەتمەند پەیاکەن کە بتوانن لەگەڵیانە قسە بکەن. باشە تو وەکو چاودێرێک پسپۆرە و شارەزایەکە زانستên سیاسی تو ڕەوش و ئەلەند و پێشەڕۆژە و ئاسۆیە ڕۆژاوای کوردستانی چاوا دەبینی؟ من هەم ڕۆژاوای کوردستان من پێم وایە پەیوەندیەک لە نێوان ڕۆژاوای کوردستان و مەسئلەی تورکیا هەیە ئەو دوانە گەرەکمان بێ گەرەکمان نەبێ پەیوەندیان لەگەڵ یەکەیە ئەگەر لە تورکیا دوای ئەو باسی سوڵحا تورکیا بتوانێت بۆ نمونە یاسای بنەڕەتی خۆی بگۆڕێ زیندانی سیاسیەکان ئازاد کە بە قبوڵی بێ کە ئێمە شتێکمان بە ناوی مەسئلەی کورد هەیە کە ئەشێ لە فەزایەکی دموکراتیک هەل بێت و مەسئلەی کورد لەژێر نەزەر
کۆمەلگای نێودەوڵەتی هەلبێت ئەوە ئەتوانێت زۆر کاریگەریەکی باش و پۆزیتیڤی بۆ ڕۆژاوای کوردستان بێ. بەڵام ئەگەر ڕۆژاوای کوردستان ئەگەر شتەکە بە پێچەوانە پێش بێ لە تورکیانی پێکاکا بڵێ ئێمە هەڵەبەشین و بەڵام لەو تەرەف و دەوڵەتی تورکیا هیچ کارێک نەکا، هیچ حرەکەتێکی پۆزیتیڤی بۆ ئەو شتە نەبێت بۆ ڕۆژاوای کوردستان، من پێم وایە کێشە پێشتێ. لە تەرەفێکی تریشەوە هەر لە ناوخودی ڕۆژاوای کوردستان ئیسا کێشەکە فقط تورکیا نییە، بەخشێکی زۆر لە کێشەکە ئەگەڕێتەوە بۆ هێزەکانی ئەحمەد و شەرق، ئەوانەی کە بە هیچ جۆرێ حاضر نین مافی کورد لە تورکیا لە ڕۆژاوای کوردستان قبولکەن و بینیمان ئەمەڵەن ئەو قەسەدیان دەعوت نەکرد بۆ وتوبێژەکانی ناوخودی دەمشق. ئەوە بۆ خۆی کێشەیەکە. لێرەیە کە کورد ئەتوانێت لە کارتی خۆی، منزورم لە کارتی خۆی، کارتێکە بە نسبەتی هاوپەیمانیەتی کە لەگەڵ زلهێزەکان هەیەی ئیسفادەکە وەکو هاوپەیمانی ئەوەن کە لە شەڕی دژی داعش 12,000 لاو و کچ و کوڕی کوژران، وەکو هاوپەیمانێک کە 12 ساڵ زۆرتر لە چەند ساڵە لە 2014 ئەمانە ئەو منتەقە خۆسەریان دروست کردەوە. ئەسڵ تەجروبەیەکی تایبەت و دموکراتیکە. مەسئلە ئەوەیە کە ئەوانەشێ ئەو بەرژەوەندیە بناسن بە هێزی خۆیان خەریکن، یعنی بێهێزی سیاسی، بێهێزی نظامی ڕۆژاوای کوردستان من پێم وایە تووشی قەیرانە بێ. مەسئلەی ئەسڵیتر من پێم وایە ئەبێ لەگەڵ هێزەکانی کە لە ناوخودی سووریا پەیوەندیان بێ، حتا لەگەڵ هاوسەیەکان وەکو ئیسرائیل، وەکو وڵاتەکانی کە یعنی بەنسبەتی حرەکەتی ئەو دەوڵەتانی کە ئەتوانن کێشە بن بۆ ئەوان، ئەشێ ئەمانش حرەکەتێکی دروستیان بێوە بتوانن ڕێگا پەیاکەن بۆ ئەوەی کە ئەو منتەقە خۆسەرە حفظ کرێ و بە فەرمی بیان ناسن لە هەم لە سووریا هەم لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە ناوچەکەی شێروا. هر بجی و سپاس جبوی لیلا مرواتی دکترای زانستین سیاسی و کل باجار هلسینکی پایتخت فنلندا دگل مدابو